بەڵە چی ئاسڵاوتان لێ بێم کاتتان باش لە ڕاستیە ئامادەکاری پێشوەختە هەبوو بۆ دەرکردنی ئەم بڕیارەی کە ئەمڕۆ دەرکراوە کە گەڕێتەوە بۆ 2019 کە کۆنگرێس بانجومەی نوێنەران و پیرانەوە ئەم بابەتیان تێپەڕاند بوو زۆرینەی دەنگی هێنابوو بگرە لە زۆربەی هەر زۆری پرسە ناوخۆی و دەرەکیەکان ئاتوانین ئەم پرسەیەکێک بڵێن ئەم پرسەیەکێک بۆ لەو پرسانەی کە زۆرترین دەنگی ڕەهای هێنابوو بۆیە بە هیچ شێوەیەک توانای گەڕانەوە و ڤیتۆکردنی ئەم جۆرە لە بڕیار نەبوو تەنها ئەوە بوو کە جۆرێک لە مماڵەتەڵەی پێوەکرا لە سەرکردەکە لە سەردەمەکانی پێشوە یاخود بە تەحتیل لە سەردەمی ئیدارەی دانەڵد ترەمپە دوجارەوە بوو کە جۆ بایدن ئەم بڕیارەی جێبەجێ کرد کە ئەمە بەشێک بوو لەو وعدەی کە ئەو بەڵێنەی کە لە کەمپەینی هەڵبژاردنەکانیان دابووی کە ئەم بابەتە ئەو واژووی لەسەر ڕێکات چونکە لە کاتی کەمپەینەکانی ئەوە پرۆسەکە یاخود لە دەنگەکانی کۆنگرێسێک لای بووبوونەوە کە پشتیوانێکی تەواوی هەیە و لە ڕاستیە ئەم بڕیارەی سە بە بڕیاری ئەمریکیەکان ناوەبرێ هێندەی بە بڕیاری بایدن باسەکرێ زیاتر بە بڕیاری تەواوی ئەمریکیەکانە چونکە وەکەزانی کۆنگرێس دامانی کۆنگرێس نوێنەراتی دەنگی ئەمریکاکەن و زۆرینەی ئەو دەنگانە نوێنەراتی زۆرینەی دەنگی ئەمریکیەکانەکەن کامە بۆ خۆی قۆناغێکی نوێی پیشانی پەیوەندی نێوانم دوو وڵاتەدا کە لۆبی تورکی کە لە ماوەکانی پێشووە ئەو مەبلەغە زۆرە پارەی کە سەرفی کردبوو لەسەر کۆمەڵێک پرسی زۆر گرنگ کە یەکێک لەوانە بە تەحدید ئەوە بووە کە نەهێڵێ پرسی جینۆساید ناسانی ئەرمەنیەکان ببێتە بابەتێکی فەرمی کە مێژوەکەی 106 ساڵە 106 ساڵە هەوڵەکانی ئەرمینیا بەردەوامە گلەیەکانی لە وڵاتانی دنیا بەردەوامی هەیە بۆی ئەم پرسە بە جینۆساید بناسێنرێەوە 106 ساڵە کە زیاد لە سەدەیە کە تورکیا توانیوێتی لە ڕێگەی ئەو پەیوەندیە استراتیژی و ئابووری و گەورانەی کە وەک وڵاتێکی گەورە هەیەی بتوانێت کەتمی ئەم جۆرە لە دەربڕینی ناڕەزایی یاخود بە جینۆساید ناساندنی لەلایەن بەشێکی زۆر لە وڵاتانی دنیاوە بکات لە نێوانە وڵاتی وەک ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەمیشە تورکیا لە ماوەکانی پێشوە ئەمریکای بۆ ترساندووە کە ئەگەر ئەمریکا بچێتە ژێرباری جۆرێک لە بڕیارەوە ئەو پەیوەندی استراتیژیەکانی خۆی بەتایبەتی بنکە ئەنچەرلیک و کۆمەڵێک لەو پێگە جیۆپۆلیتیکە گرنگەی خۆی کە لە 1950کانەوە خستوێتی خزمەتی بەرژەوەندەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوە هەڵوێستیە بێ لەسەری بەڵام وا دەرکەوت کە لە ئێستا هەڵوێستەکانی تورکیا بەرامبەر بە جۆ بایدن و بەرامبەر بە ئیدارەکەی لاوازە و نەیانتوانیوە گلەیەکانیان گلەیەکی جددینین هێندەی جۆرێک لە پرتەوبۆڵە و گلەییە لەسەر ئاستی کۆمەڵێک تێکستی لاوازی ئیعلامی هێندە بڕیاری جددی نییە چونکە تورکیا کۆمەڵێک مەلەفی جددی هەیە لە ئێستا کە توانێت دەستی بۆ باوەمە بەشێک بوو لەو نیگەرانیانەی کە ئەوانەی کە پێیان وترێ لایەنگرانی تورکیا لەناو حکوومەتی ئەمریکایە ترسیەوەیان هەبوو کە تورکیا هەنگاوانە بنێ بەڵام وا دیار بوو هەڕەشەکانی بایدن لەوە جددیتر بوون و چیا ئەم جۆرە لە چاوەڕوانی زیاترەکرێت لە ڕاستیە ئەمریکا ئێستا قسەی لەسەر کرێوەیە کە تورکیا ڕەنگە زۆر حەکیمانە مامەڵە لەگەڵم بڕیارە بکە و ترسی بابەتی گەورەتری هەیە چونکە هەڕەشەکانی بایدن لە حکوومەتی تورکیا گەورەتر بووە لە کاتی کەمپەینەکان یا بەو پێی کە بایدن سەرۆکی تورکیا بە سەرۆکی ئۆتۆکرات و سەرۆکێکی خۆسەپێر ناو بردووە و باسی لەوە کردووە کە ئەو کارەکە لەسەر گۆڕینی ڕژێمەکەی و لایەنگری دژەکانیەکە و باسکردن لەوەی کە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیایە و زۆر شتی تریش کە ئەمە خۆی بە جۆرێک لە جۆرەکان گەڕانەوەی بووی کە تورکیا لە ئێستا ئیداری کۆمەڵێک جێیش و کۆمەڵێک بابەتی عسکەریەکە یاخود کۆمەڵێک گروپی عسکەری و سەربازیەکە لەناو سووریا و لە لوبنان و لە عێراقی شاتەنانەت کۆمەڵێک لایەنی هەیە کە پشتیوانی لە کۆمەڵێک مەرامیەکەن لەسەر ئاستی ئیقلیمیکاری لەسەرەکە بۆیە هەمیشە ترسیەوەیان هەبووە کە تورکیا ڕەتفعلەکانی ببێتە هۆی نائارامی لە ناوچەکان. باشە هەردی پێشتر چەندی